ماڵم لەو گەڕەکەیە تا ئێستا بەو شێوەیە نەمدیوە. ئەمەی دەیبینن پردێکە کە هاوڵاتیان بۆ چوون بۆ گەڕەکی ڕۆشنبیری بەکاری دێنن، هەروەکو لە دیمەنەکان دیارەکەەوە ئاوێکی ێزگار زۆر و بەخۆر دێ بەرەو پردەکە و یان بە دیاریکراوی زۆر بەسەر پردەکە کەوتووە کە ینی ئاوەکە هاتۆتە سەرەوەی پردەکە و هاوڵاتیان یانی گشتی لێرە ڕاوەستاون و سەیری دیمەنەکان دەکەن و بەشێکی زۆریان وێنە دەگرن و ڤیدیۆ دەکەن. یەک لەو هاوڵاتیانەی کە 8 ساڵە ماڵیان لە گەڕەکی ڕۆشنبیریە تازە بە منی گوت کە 8 ساڵە ماڵم لەو گەڕەکەیە تا ئێستا بەو شێوەیە نەمدیوە. ئەمەی دەیبینن دیمەنەکانی ینی هاتنی ئەو ئاوە بەخوڕەیە لەو کەندەی کەوا دەکەوێتە گەڕەکی ڕۆشنبیری و ئەمە پێی دەڵێن شەقامی کۆرنیش. ئەم بەشەی ڕاستەوخۆ دەڕوا بۆ گەڕەکی ڕۆشنبیری لەسەر شەقامی 120 مەتری کە لەسەر شەقامی 120 مەتری دێ خەدەمیەکەی ئەوە دەبێت بەسەر ئەم پردە بکەوی بۆ ئەوەی بچتە گەڕەکی ڕۆشنبیری. یعنی مانتۆر و هاوڵاتێکی زۆر وەستاون و زۆربیان ناوێرن خۆیان لە ڕێگاکە بدەن. ئەمە ئەو دیمەنانەیە ڕاستەخۆ دەکەوێتە بەرامبەر مزگەوتی حاجی ئیبراهیم مەنتگ لە گەڕەکی ڕۆشنبیری.